بەڵێ سلااوان لێبێت هەروەکو دیارە زیاتر لە 15 جارە شاندی هەرێمی کوردستان بەسەرکردایەتی قوبە تاالبانی دەچێتە بەغدا بۆ تێپەڕانی بڕۆژە ئەستا و ڕێککەوتنێکی کۆتایی لەگەڵ بەغدا بۆەوەی هاوڵاتیان لەو قەیرانەدا دەربازیان بێت من هەوڵەدەم بۆ بابەتەکە زیاتر لەسەر بابەتە ڕای هاوڵاتیان وەرگرم ئایا ماوەیەکی زۆرە چاوەڕێن چەندین ساڵە کەوا بودجەکە تێپەڕێندرێ و پشتی کوردی تێدا دیار بکرێت من هەوڵەدەم ڕای هاوڵاتیان وەرگرم ئەگەر جەنابەت بفەرموویت ئێرانە سڵاوت لێبێت چەند بۆ زیاتر لە 15 جار شاندی هەرێم دەچێتە بەغدا وەکو هاوڵاتیان لێرە گەشتبینن بەو سەردانیکردنەوە ئەو ڕۆژ کاتژمێریەک بڕیار وایە بودجە تێپەڕێندرێت تا چەند پێتان وایە ئەمڕۆ قۆناغەکە کۆتایی دێت ئێمە بە هیچ شێوەیە گەشتبین نین کە بەغا لەگەڵ هەرێمی کوردستانە ڕێبکەوێت لەبەرەوە ئێمە چەندین جارە دانیشتن دەکرێت لەسەر بورجەی هەرێم کە گەشتبین بن بەوەی کە ڕێکەوتن بکرێت بەس بەڵام دیارە خەتاکە من ئەگەڕێنمەوە بۆ حکوومەتی هەرێم ناوێت لەگەڵ عێراقا ڕێکەوێت ئەوڕۆکات کۆتایی پێبێتە خەڵک لەو چاوەڕوانی ڕزگاری بێت نە هیچ گەشتبین نین بەوەی کە ئیمڕۆ کۆتایی بە و دانیشتنە بێت و چەندین دانیشتنی تری شەکرێتەوە هەر وەکم دانیشتانەی تر فرامۆشە بێت لەبەرەوەی حکوومەتی هەرێم خۆی قەناعەتی بەوە نیە ڕێکەوێت لەگەڵ شاندی بەغایە دەست خۆش بەڵێ دیارە هاوڵاتیان پێیان وایە کەوا ڕێکەوتن قرسە بێت دیارە بە هیوا بوون چکە جارێک و یەک دوو جارنیە من هەوڵەدەم بچمە لای هاوڵاتیانی ترش جەنابە بە شێوەیەکی ڕاستە خۆ لەگەڵتین سڵاو بەڵێ دیارە هاوڵاتیان پێیان وانیەکەوە بودجە بە ئاسانی تێپەڕێنرێن دیارە ماوەیەکی زۆرە چاوەڕێن چەندەمین جار شاندەکە چۆتەوە بە هیوا بوون لەو هاتوچۆی شاندەکە بۆ بەغدا بەڵێ بەڵێ مراد